زیاتر روشی و مافی پیکاتیان و تریو برن و دستالاتداریات نو عراق ده از برایس کل دو رمزی اندام پارلمان عراق کده آوای که راست خو جبخ داید گل مدا با از بحث کم برایس کل دو زور سپاس کلا گلمانم با سرتا باسی پیکاتکام کم روشیان لنا عراق و پیشبینی تان لبو حکمرانی دوای پیکینانی حکومتی نوی چه پیشبینی دکری ایوا وکوب تایبتی وکی پیکاتین نو عراق ده چه دکن بو اوی مافکانتان پارێز راو بن زۆر سپاستان دەکەین زۆر سپاس بۆ کوردستان 24 زۆر سپاس بۆ بینەری عەزیز و خۆشەویست لە هەر چێک بین لە کوردستان لە عێراق لە هەر شوێنێک بن بەڕاستی مەسەلەی بابەتی پێکهاتەکان بابەتێکی زۆر گرینگە ئەمڕۆ ئێمە پاش دروستکردنی گەورەترین کوتلەی مەسیحی کوتلەی سویانە ئەمڕۆ سێ ئەندامی پەرلەمانی هەیە لە ناو پەرلەمانی عێراق لە ناو مەجلس النواب العێراقی و هەلبەتە سێ ئەندامە لە پێنج ئەندام کەواتە گەورەترین کوتلەی پێکهاتەی مەسیحیە ڕەوشی پێکهاتەکان ئەمڕۆ لە بارودۆخی عامی وڵاتەکەیە ئەمڕۆ تێشنێکی گەورە هەیە لە ناو هەموو بارودۆخەکانی کە لە ناو خودی عێراق و هەرێمی کوردستان هەن و ئێمەش جزئێکین لەم بارودۆخە گشتیە و بە تایبەتی ڕەوشی پێکهاتەکان کە ئەوەی دەکرێت لە سەریان تەهمیشە یان قۆڕخکردنی مەشهەدی سیاسی پێکهاتەی مەسیحیە لەلایەن هەندێک گروپ کە بە تایبەت ئەم گروپانە سەر بە میلیشیان یان میلیشیایان بەکارهێنانی سیلاحەکەن ئەم بابەتەی ئەمڕۆ ئێمە بارودۆخی ملەتی ئێمە بە تایبەت لە دەشتینەینەوە پێویستی بە مراجعەکردنە و پێویستمان بە هینانە دێ هەندێک پرۆژەی پەرلەمانی یانەم پرۆژە یاسایانە کە ئەوانە بتوانین ئێمە دیفاع بکەین لەسەر حقوق یان مافەکانی پێکهاتەی مەسیحی لە وڵاتی عێراق لە وڵاتی خۆمان و بتوانین زیاتر ئەم تەشریعانە کە تەئسیر ئەکەن لەسەر مافی پێکهاتەکان ئەوانەش پێداچوونەوە لەسەریان بکەین و تعدیلیان بکەین ئەمە عمومەنە و ئێمە وەکو نەتەوەیەکی ڕەسەن وەکو پێکهاتەیەکی ڕەسەن لەو وڵاتە معاناتمان زۆرە لە تەهمیشکردنی واقعی خۆمان و مافی خۆمان لە وڵاتی خۆمان لە عێراق و ئومێدمان ئەوەیە کە بتوانین ئێمە ئەم مافانە بچەسپێنین و دەنگی ملەتی ئێمە مەسموع بێ لە حکوومەتی داهاتی عێراق و ئەم حکوومەتە حکوومەتی هەموو پێکهاتەکان بن نەک بەس تاگڕەوی بێت و تەهمیشکردنی مافەکانی پێکهاتەکانی دیکە بێ بۆ داواکردنی مافی پێکهاتەکان بە تایبەت کریستیان چێن ئەوانەی لەگەڵتانن بۆ ئەوەی مافەکانتان بچەسپێندرێت لە ناو یاسا و لە ناو پەرلەمان وڵای ئێمە ئێستا نوێینە لە پەرلەمانی عێراق و طبعاً هەلبەتە ئێمە وەکو ملەت برادەر هەمانە و ڕەفیقی نیزاڵ یان خەباتی خۆمان هەمانە ئێمە وەکو نەتەوەیەکی ڕەسەن لە وڵاتە خەباتمان کردووە دژی دیکتاتۆریەت و ئەو خەباتە دژی دیکتاتۆریەتە هەلبەتە شان بەشان لەگەڵ برا کوردەکان بووین لەگەڵ ئەنسار بووین کە عەرەبیش تێدا بوو هەمووی ئەوانەی کە دژایەتی ڕژێمی باسی دیکتاتۆریان کردووە ئەمڕۆ ئومێدی ئێمە گەورەیە کە ئەوان هەر لەگەڵ ئێمە بن لە چەسپێندنی مافی خۆمان بچەسپێنین لە وڵاتی خۆمان هەلبەتە ئێمە وەکو کوتلەیەکی نوێینە و گەورەترین کوتلەی کریستیانە لە پەرلەمانی عێراق و ئەم کوتلەیە ئەکید ئێمە طبعاً محاوەرەمان هەیە لەگەڵ هەموو کوتلەکانی دیکەی عێراق بە ئومێدیش کوتلە عێراقیەکانی لیبرالیەکان ئەم کوتلانەی کە نایانەوەی عێراق بەرەو تاگرەوی بچێت ئەمان وەکو حەلیفێکی استراتیجی ئێمە پێکەوە ئیش بکەین و هەلبەتە کوتلە کوردستانیەکانی دیکەن کە ئەوانەی لەگەڵمان حەلیفن بتوانن ئەوانیش
هەمومان پێکەوە ئەوانەی لەگەڵتان حەلیفن هاوپەیمانن هیچ پەیوەندیتان پێوە کردووە دوای ئەوەی کە ئەم فراکسیۆنەتان پێینە وەڵامی ئەوان چی بووە کە لەگەڵتان بن بە هەموو شێوەیەک بوو ئەوەی مافتان پارێزراوە بێ لە حکوومەتی داهاتوو ڕاست پرسیارێکی گرنگە هەلبەتە ئێمە وەکو کوتلایەن وەکو فراکسیۆنی سویانە یعنی ئیرادەی مەسیحی هەلبەتە ئەکیدن ئێمە قسەمان کردووە لەگەڵ هەموو فراکسیۆنەکان نەک زۆربەی فراکسیۆنەکان فراکسیۆنی حەلیفمان هەیە فراکسیۆنێک هەیە متەفەهمە لە مافی ئێمە فراکسیۆنە کوردستانیەکان باشن لەگەڵ ئێمە پارتی دیموکراتی کوردستان زۆر باشە لەگەڵ ئێمە عزم باشن لەگەڵ ئێمە فراکسیۆنە سنیەکان فراکسیۆنی ئەعمار وەتەنمیە باشە لەگەڵ ئێمە ئەمە ئومێدین ئەو ماوەیە کە ئێمە لێرەینە حراکێکی زۆر گەورەیە بەم حراک گەورەیە ئێمە بتوانین لێرەینە لە بەغاین و خلال ئەو ماوەیە ئێمە بتوانین زیاتر پەیوەندیەکانمان بتەوتر بکەین لەگەڵ زۆربەی کوتلە ڕەسەنەکانی عێراق. باش کریستیان لە دەشتی نینەوە ماڵیان وێران کرا هەتا دوای شەڕی داعشێتی مەترسیان لەسەر هەتا ئێستاژێت ناتوانن بگەڕێنەوە شوێنی خۆیان ڕەنگە زۆر جارم قسانە کرابی ئیشێکی باشیان بوو دەکەین قەرەبوویان بۆ دەکرێتەوە بگەڕێنەوە شوێنی خۆیان کە هەتا ئەوانەی دەرەوەی عێراقیش باوەڕیان بۆ دروست بگەڕێنەوە بەڵام بەجددی ئەم جارە ئێوە وەکو ئەو فراکسیۆنە نوێیە وەکو پلان وەکو بەرنامە بەتەمان چی سیقیان بۆ دروست بێ کە قسەکە جێبەجێ دەکرێت نەک بەس مەڕەکەبی سەر کاغەز بێ دەستەکان خۆش بێ هەروەکو لە بەیاننامەی خۆمان وەکو فراکسیۆنی سویانە ئێمە داوامان کردووە هەندێک داواکاری گرنگمان هەیە بەڕاستی ئەم بارودۆخەی لەسەر دەشتی نینەوە بە تەحدید ئەم 4 ساڵەی ئاخیری لە ناوی واقعێکی ئەمنی فەرز کراو سەپاندن لەسەر واقعی مەسیحیەکان لە دەشتی نینەوە هەبوو ئەمڕۆ ئەم واقعە نییە نوێیە واقعەیەکی نوێیە ومێدین کە ئێمە بتوانین تەعویز بکەین بۆ خەڵکی ئێمە کە واقعەیەکی باشیان هەبێ ئێمە بەڕاستی خەڵکی ئێمە هەر وەچی وتەنێ ئێمە مستەلاحێک هەیە پێڵن lack of confidence فئێمە ئەم سیقەیە ڕۆیشتووە لەلایەن خەڵکی ئێمە بەتەماین ئەوەینە عادەی سیقە بکەین بۆ خەڵکی ئێمە کە بتوانن بژین بتوانن ئیشی خۆیان بکەن و کاری خۆیان بکەن و ئەوەش بەکردنەوەی هەندێ دەرگای مهم لە ناو خودی حکوومەتی عێراق فبۆیە ئێمە نەک بەس لەسەر قاغزین ئێمە مەسارێکی نوێی ئیشکردنی نیابیمان هەیە هەروەکو فراکسیۆنی سویانە و ئیشیش دەکەین کە بتوانین دەنگی خەڵکی خۆمان زۆر یعنی بە شێوازێکی شەفافیانە و زۆر بە قووەت داوای مافی خۆیان بکەین و قەرەبوو لەو مەرحەلەی کە لە واقعی وان بوو پێش ئەو وەختە فئێمە بەتاتەن واقعی فەرزکردنی ئەمری واقع و فەرزکردنی ئەمری واقع و سەپاندن بە سیلاح و شتیوا لە سەردەشتی نینەوە ئەمە بەتاتەن ڕەفزی ئەەکەین و ئێمە بۆ واقعێکی نوێ خەڵکی خۆمان دەبی بریار بدەن لەسەر ئیدارەکردنی خۆیان لە دەشتی نینەوە و ئیدارەکردنی مەلەفی ئەمنی خۆیان نەک بێت قوەیەکی خۆی فەرز بکە بە سیلاح لەسەر واقعی وان باشە هەر کاتەک ئیتر دەسەڵاتان هەبوو بە بێشک دەتوانن ئەوەی دەتانەوێت لە مافی پێکاتەکان بەدەست بێنن وەکو ئەو فراکسیۆنە ئیتر هەموو لایەنەکانیش بەرەو پێکینانی حکوومەتی نوێ هەنگاو دەنێن داوای چ پۆستێک دەکەن بۆ ئەوەی ئەگەر بە نمونە بینمەوە ئەوەی لە کوردستان هەیە گشتگیر بکرێ وەکو ئەو نمونەی پێکەوە ژیانەی بە تایبەت پاراستنی مافی پێکاتەکان لە هەموو ناوچەی عێراق بە تایبەت لە دەشتی نینەوە بۆ نمونە لەوێ هەبێ یعنی ئەمن وەچی وتم پێکهاتەی کریسیانەکان پێکهاتەی کریسیان پێکهاتەیەکی ڕەسەنە بۆیە ئێمە داوای ئێمە ئەوەیە ئێمە شەریک بین لە سیناعی قەرار لە دروستکردنی بریار لە ناو عێراق بۆیە ئێمە بەشدارکردنی شکلی پێمان باش نییە و ئێمە هەموو هەوڵی خۆمان ئەدەین
کە بتوانین ئێمە شەریکێکی ڕاستەقینە بین لەناو ئەو حکوومەی داهاتوو و ئێمە وەکو گەورەترین کوتلەی مەسیحی کریستیان کە سێ ئەنداممان هەیە لە کۆی پێنج بۆیە داوای یەکەین ئێمە شەریکێکی فعلی بین ئەمە مناسب تەحسیل حاصلە فەکیت ئێمە داوای وزارەتێکەکەین کە بەشدار بین لە کابینەی داهاتی عێراق و هەروەها بەشدار بین بە شێوازێکی فعلی نەک فقط کارتۆنی بێت و ئێمە پێویستمان نەک بەس بە وەزیرە بەڵام لە هەموو دەستە و هەیئە کە لە ناو عێراق هەیە و ئەوەش دەستور کافلی کردیە یعنی بە پێی شتێکی دەستوری ئێمە دەبی بەشدار بین و دەبی حزورمان هەبێ وەکو مکەونی مەسیحی یان کریستیان فبۆیە حزورمان وجودمان لە کابینەی نوێ زۆر گرنگە و بە شێوازێکی فعلی دەبی کار بکەین بۆ خزمەتکردنی خەڵکی خۆمان چونکە خەڵکی ئێمە وەکو مەسیحی چاوەڕێی خزمەتە لەمە ئەو وجودە فعلیە لە چ وەزارەتێک لە چ دەستەیەک بێت بەرچاوتان ڕوونە یانیش جاری دیار نییە ئێمە بەڕاستی جارێ هێستا کەس باسی وزارەتێک ناکە بۆ کام لایەن بێ یان کام مکەون بێ بەڵام ئێمە لە مەبدەئی ئەوزانی نیابی قسەمان کردووە کە ئێمە وەکو کوتلەیەکی گەورەترین کوتلەی مەسیحین و حەقی خۆمانە مافی ئێمەیە کە وزارەتمان هەبێ و بەشدار بین لە ناو کابینەی عێراقی داهاتوو بۆیە ئێمە هەر وزارەتێک بێ ئێمە باوەڕمان ئەوەیە کە ئێمە کارین و فعالین لە ناو ئیشی خۆمان فەکید بە شێوازێکی کارانە بەشدار دەبین لە ناو خزمەتکردنی خەڵکی عێراق و خەڵکی کوردستان و خەڵکی هەمویان بەڕێز کلد و ڕەمزی ئەندامە پەرلەمانی عێراق پێشبەخت دەهین پۆوایکە ڕاستەخوت گەلمەدە بوو گەلێک سوپاس بووە